یەکێک لە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵم ئامادەیە. جارو ئێمە کاندیدێکمان دەکەین خۆی و کارنامەکەی و هەروەها لە چ بوارێکدا دانەوێت خزمەتکەن لە چ بوارێکدا دانەوێت کا پرۆژە پێشکەش بکەن. من ئەمڕۆ سێکتەری هاتوچۆ وەردەگرم بەهمەن عەبدوڵڵا کە کاندیدی ژمارە 65 لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوکات وتەبێژی هاتوچۆی سلێمانیشە ڕاستەوخۆ لەگەڵمدا من دەچمە لای زەنەری زیاتر سەبارەت بە خۆی بە کارنامەکەی هەروەها سەبارەت بۆ پرۆژانێکی یەکێتی نیشتیمانی کوردستان دانەوێت لە بواری هاتوچۆدا پێشکەشی بکەن چی دەبێت. کاک بەهمە سڵاو لێبێ باین باش زۆر بەخێر بێت. سپاس. کاک بەهمە هەستۆ من ژمارەکەت و نای خۆش تۆمە بەڵامی پێم خۆشە خۆت بناسیێنیت هەروەها ژمارەکەشت و داوا لە دەنگ دەرکەیت دەنگت پێ بدەن و هاوکات کارنامەی بەڕێزت بۆ ئەم خولەی پەرلەمانی کوردستان چی دەبێت. من ناوم بەهمەن عەبدوڵڵایە ناسراوم با بەهمەنی وتەبێژی هاتوچۆی سلێمانی ئەفسەرم لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بە پلەی مقەدەم کاندیدم بۆ پەرلەمانی کوردستان لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە 129 بە ژمارە 65 بڕوانامەی بەکالۆرسم هەیە لە زانستی ئابووریدا لە زانکۆی سلێمانی ساڵانێکی زۆرە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کار دەکەم شارەزایەکی باشم هەیە لە سەر هاتوچۆ و لەسەر ڕێگاوبانەکان لەسەر گرفتەکانی هاتوچۆ و کەموکوڕیەکانی بواری هاتوچۆ و هۆکارەکانی دروستبوونی ڕووداوی هاتوچۆ بە ئەزمموی کارکردنم و بە بڕوانامەکەم کە لە زانستی ئابووریدایە ئەزمموی باش و شارەزایی باشم هەیە و هەوڵ دەدەم لە داهاتوودا کار لەسەر ڕێخستنەوەی سیستەمی باج بکەم لە پەرلەمانی کوردستاندا کە ئێستا بە شێوەیەکی بەرچاو باج و ڕسومات بە تایبەتی لە بواری هاتوچۆدا زیادی کردووە و خزمەتگوزاریەکان وەکو پێویست نین لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا منمانتوانێت پرۆژە یاسای بودجەمان هەبێ ئەمە کاریگەری کردوتە سەر کاروباری هاوڵاتیان و خزمەتگوزاریەکان بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی کە دەسەڵاتەکان هەمووی چۆتەوە پایتەخت و چۆتەوە هەولێر ئەمە کاریگەری لەسەر سەرجەم سێکتەرەکان دروست کردو بە تایبەتی هاتوچۆ. بەڵێ با لە کۆتا پامی تۆ دەست پێکەن کە باس لە زیادکردنی باج و ڕسومات کرد نەبێزانام ئایا زیادکردنی باج و ڕسومات لەسەر کاریگەری لەسەر خەڵکی چۆن بوو ئایا توانراوە ئەم زیادکردنە لە خزمەتی هاتوچۆ لە خزمەتی خەڵکیدا بەکار بهێنرێت ئەم بڕیارە خۆی لە خۆیدا برارێکی چۆن هەڵدەسەنگی برارێکی باش بووە یاخود باش بەکارهێنراوە. هیچ کاتێ زیادکردنی باج و ڕسومات لە بەرژەوەندی هاوڵاتیاندا نیە. حکوومەت و دەوڵەت هەندێک جار ناچارە دەست بۆ ئەم پلانە بەرێ ئەمە پلانی بیوسیە نابێ حکوومەت لەسەر هاوڵاتیەکانی خۆیەوە بە پێویستەکانی یان ئەو کورتێنانی کە هەیەی پڕیکاتەوە مادا لە هەندێک حاڵەتی زۆر زەڕوردا نەبێ لە هەندێک کورتێنانی بودجەدا نەبێت لە کۆمەڵێک لە سێکتەرەکاندا لە ماوەی ڕابردوودا ئێمە بە شێوەیەکی بەرچاو ڕسومات زیادی کرد لەسەر ئۆتۆمبیل و لەسەر تازەکردنەوەی مۆڵەتی شۆفێری و لەسەر بواری هاتوچۆ لە ڕاستیدا لە پێش 2014دا لەگەڵەوەی کە ڕسومات بەو شێوازەی ئێستا نەبوو لەگەڵەوەی کە تازەکردنەوە و تۆمارکردنی ئۆتۆمبیل و دەرهێنان و تازەکردنەوەی مۆڵەتی شۆفێری بڕێکی کەم ڕسومات دەدرا بەڵام هێشتا دەمانتوانی خزمەتی باشی وڵاتەکەی خۆمان بکەین هێشتا دەمانتوانی ئەو داهاتی کە وەکو هاتوچۆ وەری دەگرین بخینەوە خزمەتی هاتوچۆ بەپی یاسای هاتوچۆ لە 150 داهاتی هاتوچۆ بۆ بواری پەرەپێدانی هاتوچۆ خەرج دەکرێتەوە بەڵام بەداخەوە بە ناوی قەیرانی داراییەوە بە ناوی قەیران بە ناوی شەڕی داعشەوە بێبیانی شەڕی داعش و بارودۆخی کە بەسەر هەرێمی کوردستان داهات لەو کاتەدا دەسەڵاتەکان لە پارێزگاکان سەنرانەوە ڕاستەوخۆ ئەو داهاتە چۆیەوە وەزارەتی دارایی و لەوێەوە خەرج دەکرا و مامەڵی پێوە دەکرا بۆیە نەمانتوانی وەکو پێویست داهاتی هاتوچۆ بە تایبەتی لەسەر پارێزگای سلێمانی بخینەوە خزمەتی بواری هاتوچۆ پرۆژەکان بە شێوەیەکی گشتی ڕاگیران وەستان هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری لە سلێمانی و لە زۆنی پارێزگای سلێمانیدا نەکرا ئەوەی کە کرا کۆمەڵێک جوودی جەنابی کاقوباد و تیمی حکوومەت بوون کە توانیان کۆمەڵێ پرۆژە بۆ سلێمانی و بۆ گەرمیان و بۆ هەڵەبجە بۆ ئیداری ڕاپەڕین جێبەجێ بکرێ بەڵام بە شێوەیەکی گشتی لە چوارچێوەی پلانی حکوومەتدا هیچ پرۆژەیەک نەبووە بۆ پارێزگای سلێمانی و وەکو باسم کە لە سەرەتاوە ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ داهاتی ناوخۆ زیادی کردووە من بە ئامار لامە ساڵ بە ساڵ لە ساڵی 2012 و سیانزەوە هەتا ساڵی 2023 چۆن داهاتی ناوخۆ زیادی کردووە لە باج و ڕسوماتەوە ئێمە چەند جۆرێکی داهاتمان هەیە داهاتی خاڵە سنووریەکانمان هەیە کە پێدەوتێ و گومرگی کە لە بەرامبەر هاوردەکردنی کاڵا و شمەکدا وەردەگیرێ داهاتی ناوخۆیمان هەیە کە هەندێکی باجە کە پێویستە هاوڵاتی بە ناچاری بیداتە حکوومەت هەندێکی ڕسوماتە حکوومەت وەری دەگرێت لە پێناوی بەخشینی خزمەتگوزاری بە هاوڵاتیەکەدا بەداخەوە لە هیچیاندا ئێمە نەمانتوانین سەرکەوتو بین بە تایبەتی لە بواری ڕسومات کاتەم داهاتە بۆ کوێ چووە کاک بەهمەن لە 10 ساڵی ڕابردوودا وەکو باسم کرد ئەو داهاتی کە هەبووە ئێمە ڕاستە و خۆت چۆتە
ژمارە حسابیەکەوە کە وەزارەتی دارایی مامەڵی پێوە کردووە هیچ دەسەڵاتێک لە دەسەڵاتی پارێزگاکاندا نەماوە پێش ئەوە لە 150 داهاتی هاتوچۆ بۆ بواری پەرەپێدانی هاتوچۆ خەرج دەکرا دەسەڵاتەکەی لە پارێزگاکان بوو لە بە نووسراوی پارێزگای ئەو شارە بە نووسراوی بەڕێوبەری هاتوچۆی ئەو شارە کۆمەڵێک پرۆژە دەکرایە بواری جێبەجێکردنەوە و خەرجکردنی پارەکەی لە دەسەڵاتی پارێزگادا بوو پرۆژەی زۆر باش کرا دامی زۆر باشی وەزارەتی ئاوادانکردنەوە بەڕێوەبەرایەتیەکانی ئاوادانکردنەوە کرا کە توانرا ئەتوانرا ئەو کاتە کۆمەڵێک لانی کەم چاڵ و چۆڵی شەقامەکانیش بە پڕی بکەنەوە هەندێک جار ئەو پرۆژانە پرۆژێ ڕێگاوبانەکان کە کەمی بودجەیان دەبوو لەسەر ئەو داهاتی هاتوچۆ پڕ دەکرایەوە بەڵام ئێستا بەداخەوە لە 2014ەوە هەموو ئەو داهاتە دەچێتەوە ژمارە حسابیەک لە ڕێگەی بانقێکەوە وەزارەتی دارایی تەحکومی پێوەکە کە ئەمە ئێستا کە ئەوەی کە باز دەکرێت لە 100%ەوەی کە حکوومەت بڵاوی کردوێتەوە داهاتی ناوخۆی بۆ بواری موچە دەڕوا ئەمە ئەنی بۆ بابەتی موچە دەڕوا کە ئێمە پێمان وایە موچە ئەوە شتێکی گرنگ و سەتایی و ترین و سادەترین مافی فەرمانبەرەکە پێویستە وەری بگرێ بەڵام ناکرێ ئەمە سێکتەرەکانی کەش فەرامۆش بکەین بە تایبەتی سێکتەرێکی وەکو هاتوچۆ ڕێگاوبان گرنگجێکی زۆری هەیە لەسەر بژانەوەی هەر وڵاتێک دەتوانین بڵین ئێمە کەرتی ڕێگاوبان تۆڕی ڕێگاوبان بە ژێرخانی بژانەوەی ئابووری دادەنرێ بە ژێرخانی بژانەوەی کەرتی کوشتتوکاڵی کەرتی بازرگانی کەرتی پیشەسازی گەشتیاری کە لە هەمووی گرنگترە ئێمە بیرمان نەچێ وڵاتێکی دڵگیرمان هەیە وڵاتێکمان هەیە چەندین شوێنی گەشتیاری تایە چەندین شوێنی مێژوویمان هەیە کە هاوڵاتیانی دەرەوەی هەرێمی کوردستان پێیان خۆشە سەردانی کەن بەهۆی نەبوونی ڕێگاوبانێکی گونجاوە نەتوانراوەکو پێویست ئەو شوێنانە ببوژێتەوە لە کاتێکدا ئێمە حکوومەت تەنها چاوی لە کۆمەڵێ بابەتەکە بە بڕای من کە لە داهاتوودا دەتوانین کاری لەسەر بکەین و یەکێک دەبێت لە پرۆژەکانم ئێمە لە داهاتوودا دەبێت تایبەتمەندی ناوچەکان وەرگین بۆ نبوونە ناوچەیەکی وەکو هەورامان کە شوێنێکی ئاینیە ناوچەیەکی وەکو قەرەداغ کە کۆمەڵێک شوێنی ئاساری کۆنی تایە بتوانین ئەم شوێنانە فراوان بکەین وەوا لە هاوڵاتیانی دەرەوەی کوردستان بکەین و ناو کوردستانیش بکەین کە سەردانی بکە بۆ ئەوەی ببێتە شوێنێکی گەشتیاری ئەو ناوچەیەش سوودی لێ ببینێت کاتە کاک بەمە لەسەر باس لەوکەکە ماوەیەکی زۆرە لە بواری هاتوچۆدا کار دەکەیت لێستادا بێگومان دڵنیامەوەی کە دەزانیت کەم و کوتەکانی ئەم سیستەمە چۆنە یاخود بواری هاتوچۆ چی پێویستە ئێوە کوێکەتی نیشتمانی کوردستان لەم هەڵبژاردەدا گە بتوانن براوی سەرەکی هەڵبژاردە من کار و پرۆژه ئێوە بۆ هاتوچۆ چی دەبێت پێتان وایە ئەو خاڵانی کە کەم و کورتی و کەلێنی زۆر تێدا لە هاتوچۆدا ئێوە پێویستە پڕی بکەنەوە کامانن واتە دەبێت چی بۆ هاتوچۆ بکرێت کە بتوانین بە باشتری بکەین من خۆشببختانە وەکو لە سەرتاوە باسم کرد هاتوچۆ دوو بابەتی گرنگە هەم داهات و خەرجی هەیە ڕستومات و باجی هەیە و هەم ڕێگاوبان و سەلامەتی جانی هاوڵاتیانیشە من لە هەردوو بوارەکە ئەتوانە بڵم قاڵ بوومەتەوە خاڵ بە خاڵ دەزانم لە کوێ کەم و کوڕی هەیە دەزانم لە کوێ پێویستە چاکسازی بکەین دەزانم لە کوێ پێویستیمان بەوە هەیە کە پرۆژەی خزمەتگوزاری پێشکەشکەین لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردوودا سێکتەری هاتوچۆ ڕێگاوبانەکان بە تەواوەتی فەرامۆشکرابوون نەتوانراوە وەکو پێویست گرنگیان پێ بدرێت کۆمەڵە بیان و هەبووە کە ڕەنگە ئێمەوە لدایەنین بۆ ڕۆژگار و ئیشاڵڵا لە کابینی داهاتوو دایەتی دەسەڵاتی تەواو لە حکوومەتدا دەگرێتە دەست و سەرجەم ئەو پرۆژانی کە لە دماوەی 10 ساڵی ڕابردوودا بەغەدر لە سنووری پارێزگای سلێمانی نەکرا و نەکەوێت بتوتە بواری جێبەجێکردنەوە ئینشاءڵڵا هەر هەمویان دەخینەوە بواری جێبەجێکردن من پێم وایە کە وەکو باسم کە لە سەرەتاشدا ڕێگاوبان گرنگێکی زۆری خۆی هەیە ناکرێت حکوومەت بە چاوێکی کەم سەیری ئەم سێکتەرە بکات ئێمە دەبێت پێداویستی مرۆڤ بۆ ئۆتۆمبیل بۆ هۆیەکانی گواستنەوە بووە بە پێداویستێکی حتمی کە ناتوانێت مرۆڤ خۆی لێلابا مرۆڤ ناتوانێت بە بەهۆیەکانی گواستنەوە کاروباری ڕۆژانی بکاوە ئێستا دەبینین هاوڵاتیان ینی تەنها هاوڵاتیانی هەرێمی ناوخۆ نییە کە پێویستیان بە ڕێگاوبان بێ ئێستا دنیا کراوەتەوە وڵاتەکان کراونەتەوە بەڕووی یەکتریا کەرتی گەشتیاری بژاوەتەوە کەرتی بازرگانی برەوی پێدراوە کەرتی کوشتتوکاڵی برەوی پێدراوە ئەمە بیرمان نەچێ شوێنێکی وەکو شارۆچکێکی وەکو پێنجێن کە دەشتێکی زۆری هەیە کە لە بواری کوشتتوکاڵدا سوودی لێوەردەگرن ئەو ڕێگاوبانەی کە بۆ شاری پێنجێنە بەڕاستی ڕێگاوبانێکی خراپە ئێمە دەبێ بیر لەوە بکەینەوە کە ئەو بەروبوومە کوشتتوکاڵیەی کە لە پێنجێنەوە بەرهەم دێت بەشی لە 100 داهات ناوخۆی عێراق دەکات لەبەرەوە ئەم لە تەماتە لە شووتی لە بابەتە میوە هاوینەیەکان بۆیە گرنگە حکوومەت بتوانێت تۆڕێکی ڕێگاوبانی ئەبوایە حکوومەت تۆڕ ڕێگاوبانی
تایبەتی بۆ شوێنانە ڕابکێشە چونکە من زۆر چوومەتە ناویانەوە دەبیستم و لیان دەبینم کە گرفتی کری گواستنەوەیان هەیە لەبەروی ڕێگایەکی زۆر ناڕەحەتە ڕێگایەکی زۆر قورسە بەڵام ئەگەر تۆ بتوانی ڕێگاکان بۆ تۆڕی ڕێگەبانەکان فراوان بکەیت دەتوانی کری گواستنەوەکە کەم بکەیتەوە کە کری گواستنەوە کەم بۆ ئێوە ڕاستەوخۆ ئەم کری گواستنەوەیە لە نرخی بەرهەمەکە دادەبەزێ و هاوڵاتی دەتوانێت بە کەمتر بیکرێت لە بازارەکاندا زۆر لایەنی کە هەیە ڕەنگە ئێستا دەرفەت نەبێکم باسیکەم بۆ خۆم لە بەرنامەمەکە چۆن بە هەندێک هەنگاوی زۆر سادە دەتوانین نرخی کاڵاو شتومەکەکان لە ناو بازارەکاندا کەم بکەینەوە نرخی ئەو بابەتانە بە تایبەتی بەرهەمە خۆراکیەکان کەم هاتوچۆ کاریگەری لەسەر ئەوانە دروست دەبێت بە دڵنیاییەوە هاتوچۆ یەکێکە لەو سێکتەرە گرنگانەی کە وەکو باسم کرد لە سەرتادا تۆڕی ڕێگاوبانەکانن کە بە وڵات بەیەکەوە دەبەستێتەوە تۆڕی ڕێگاوبانەکانن کە ئێمە بە وڵاتانی دراوسێتەوە دەبەستێتەوە تۆ زۆر جار لەوانەیە تااقەتی ڕێگایەکت نەبێ تااقەت نەبێ بچی بۆ شارۆچکەیەکیا بۆ گوندێکیا بۆ قەزایەک لەبەرەوەی کە ڕێگاوبانێکی زۆر خراپی هەیە بەڵام ئەگەر ڕێگاوبانێکی فراوانی هەبێ لێخوڕینی ئۆتۆمبیل بۆ خۆی چێژێکی تایبەتی هەیە بەڵام لێرە من زۆر جارکە دیتەوە لە ڕێگای بۆ نمونە سلێمانی لە هەولێرەوە دەگەڕیتەوە یا لە شار و شارۆچکەکانەوە ئەڵی لە شڕەجەب هەبوو هاتوویتەوە ئەوەندە هیلاکی ئەوەندە ماندووی ئەوەندە تەرکیزت کردووە ئای تووشی ڕوودا و نەبم هەڵەیەک نەکەم نەبێتە هۆی ڕووداوی چاتچۆکەواتە بە شێوەیەکی گشتی کەم و کوڕیمان زۆرە هەر ئەمە نییە ئێمە یاسای ژمارە 86 ساڵی 2004مان هەیە کە تایبەتە بە بواری هاتوچۆ ئەم یاسایە لە 2023دا کە پرۆسی ئازادی عێراقرا 2004 کە یاساکان بەرکارکرانەوە لە عێراقدا و ئەو یاسایانە هەموارکرانەوە کە پێیاندە و یاسای بریمەر هەر ئەو یاساییە لەم خوڵی ڕابردوودا کۆمەڵێک هەوڵ هەبوو بۆ ئەوەی کە هەندێک بڕگە لەم یاسای هاتوچۆ هەموار بکرێتەوە بەڵام هیچی کاریگەریەکی ئەوتۆی لەسەر ژیانی ڕۆژانی هاوڵاتی و شۆفێران نەبووە ئێمە پێویستیمان بەوەیە کە یاساکە فراوانکەین کۆمەڵی بابەت هەیە بە کە بیخینە ناو بواری هاتوچۆ بە یاسا ڕێکی بخینەوە خاڵێکی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەو باج و ڕسوماتی کە لە بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆ وەردەگیرێت لە پەرلەمانەوە بە بەیاسا ڕێک بخرێت ناکرێت تۆ بەبێ ئەوەی هیچ خوێندنەوەیەک و هیچ بە دوواداچوونێک و هیچ لە ژیانی ڕۆژانی هاوڵاتی لە بەرچاو بگری داهاتی تاک لە بەرچاو بگری بێ یەکسەر دەستبەری بۆ زیادکردنی ڕسوماتەکان لە بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆدا ئەمە کاریگەری زۆری دەبێت لەسەر هاوڵاتی تۆ تەماشاکە ینی نوێکردنەوەی مۆڵەتی شۆفێری لە ماوەی ساڵانی ڕابردوودا ڕەنگە 10,000 بۆ 15,000 دینار بوو بێ ئێستا من هاوڵاتی هەیە لەم ڕۆژانەدا کە بانگەشە دەکەین دەچین لە شوێنەکانەوەڵێ ناوێرم چم بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ مۆڵەتەکەم بەسەر شوە ناوێرم سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆکەم دەڵێن ڕوتمانەکەنەوە دەڵێن ئەوەندەمان پارە لێ دەسێنن کە پێم نییە بیەم ینی هاوڵاتی جارێکی کەش بۆ ئەم هەستەی لەلا دروست بووە بۆ پێی وایە کە لە بەڕێوەبەرایەتیەکاندا یا لە حکوومەت وەکو پێویست ئەم پارەی کە لێ وەردەگرێت خزمەتگوزاری پێشکەش ناکاتەوە بۆ پێی ناخۆشە من جۆم لە هاوڵاتی بووە کە پاری داوە لە بەڕێوەبەراتیەتی پێغەمبەر پێتان حرام بێت بۆ ئەم کارمەندەکانە یعنی بۆ ئەم هەستەی لەلا دروست دەبێ بۆ ئەم جیاوازیە بۆ ئەم دوورکەوتنەوەی لە بینی هاوڵاتی و لە بینی فەرمانبەرەکانە دروست دەبێت لەبەرەوەی کە حکوومەت بەس بە تەڵەبی ئەوەی هەیە لەسەر بەڕێوەبەرایەتیەکان کە ئەو ڕسوماتە وەربگرن بەڵام ئەبێ ئێمەش بە دوواداچوونکەین و مافیەوەمان هەبێت و بتوانین قسە بکەین کە ئەم پارەیە چۆن خەرج دەکرێتەوە ئێمە بیرمان نەچێت داهاتێکی زۆری هاتوچۆ هەیە بە تایبەتی لەم چەند ساڵی ڕابردوودا ئەتوانم بڵێم بەس بە ناوی ژینگە و ڕێگاوبانەوە 100 ملیار دینار لە هەرێمی کوردستاندا وەرگیراوە ئەم پارەیە بەڕاستی کەم نییە بەڕاستی ئەگەر بەراورد دیکەینەوە بە پێش 2012 داهاتی بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ بە ڕێژەی لە 200 لەوانەیە زیادی کردبێ ئێمەش حەز دەکەین ئێمەش دەمانەوێ ئەم پارەیە کە لە هاوڵاتی وەردەگیرێ بخرێتەوە خزمەتی هاوڵاتی سپاس بۆ زۆر بەڕاست بەهمان عەبدوڵڵا کاندیدی ژمارە 65 سپاس بۆ تۆ سپاس بۆ کە لە بەلای ئەمریکا لەگەڵمان ئامادە بوویت زۆر بەخێر بێت.